سڵاتان لەبێتەوەم کاتتان باش خۆشەویستان تەمگەشێر کۆم لە ڕووماڵی تایبەت لەبارەی هێرشە بەردەوامەکانی ئێران و ئیسرائیل لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامم و هاوکات دیارە وەک دەزان کە تاوەکو ئێستا هێرشەکان بەردەوامیان هەیە و هاوکات بنیامین نەتانیاهۆ دیارە چەند کاتژمێرێک بەر لە ئێستا هۆشداریدا ئێران و باسی لەوە کرد کە تەواوی ئاسمانی ئێران لەلایەن ئیسرائیلەوە کۆنتڕۆڵ کراوە داوای لە دانیشتوانی تاران کرد کە تارانی پایتەخت بەجێ بهێڵن بۆ پێی کە هەڵبەت دیارە باسی لەوە کرد کە بەشێکی زۆر لە ئامانجەکانیان لە تارانی پایتەختە و دەی پێکن و لە هەمان کاتیشدا دیارە سوپای پاسدارانی ئێران ئاماژیان بۆ کرد کە داوایان لە دانیشتوانی تەلئەڤیڤ کرد کە تەواوی ناوچەکە بەجێ بهێڵن بەوەی بردومانەکانەوە و کاردانەوەکانیش بەردەوامیان هەیە و لەو چوارچێوێشدا هەڵبەت دیارە تەلەڤیزیۆنی فەرمی ئێران بردومان کرا لەلایەن سوپای ئیسرائیلەوە و هاوکات وەک لە گرتە ڤیددیۆەکانیشدا کە لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکانیشدا بڵاو کراوەتەوە پێشکەشکاری دیاری نەو کەناڵی فەرمی ئێران لە کاتی بەخشی ڕاستەوخۆدا کەناڵەکان کە بردومان دەکرێت کەناڵەکە بەجێ دەهێڵێت و بەخشی ڕاستەوخۆی کەناڵەکە بەجێ دەهێڵێت و هاوکات من گفتگوی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکان لەبارەی کاردانەوەکان و ئەگەری بەردەوامبوونی ئەم جەنگە بەرەو کوێ دەچێت لەگەڵ هەرێکە لە بەڕێزان دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆڕی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە بەریتانیا و لەگەڵمان دەبێت و هاوکات بەڕێز دکتۆر فایق گوڵپێی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە سلێمانی و لەگەڵماندا سپاسوانمەندبوون یەکە لە بەڕێزانتان دکتۆر فایق دەمەوێت سەرتا بزانین کە پێشبینی دەکرێت ئەم جەنگە تاوکوکەی درێژە بکێشێت و پێشبینی ئەوە دەکرێت کە ئەم جەنگە بەتر بەرەو کۆتایی بچێ یاخود جەنگەکە زیاتر دەتەقێتەوە بۆ پێی کە بەشێکی زۆر لە وڵاتانی دیکاتۆنتە نەو معدەلەکەەوە و باز لە پشتیوانی و هاوکاریکردنی هەرێکە لە وڵاتانی ئیسرائیل و ئێران دەکەن. بەڵێ سوپاسانەکەم سڵاو ڕێزمەیە بۆ بینەرانی خۆشەویست بۆ کاک دکتۆر ڕێبوار. بەڕاستی ئەم جەنگە دەمێکە دەستی پێکردووە بەڵام شێوازەکانی بە گوێرەی قۆناغەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئەم جەنگە شڕێکە لە نێوان دوو سیستەمە سیستەمێکی غەربی کە ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نوێنەرایەتیەکە سیستەمی باڵادەستی ئەمڕۆی جیهان و سیستەمێکی شەرقی کە کۆماری ئیسلامی ئێران نوێنەرایەتیەکە یا ڕابەرایەتیەکە. ئەم دوو سیستەمە یعنی وەکو چۆن لە سەردەمی کۆنا سیستەمی دوو جەمسەری هەبوو سیستەمێکە بوو یەکێتی سۆڤێت ڕابەرایەتی ئەکرد سیستەمێکی سەرمایەداریش هەبوو ئەمریکا ڕابەرایەتی کرد دایما لە ململانێ و ناکۆکیا بوون. لە ساڵی 79 سەدەی پێشوەوە کاتێک کە کۆماری ئیسلامی ئێران دروست بوو و شیعاری مەرگبەر ئەمریکا و مەرگبەر ئیسرائیلی هەڵگرت و هەوڵیدا تەزیری شۆڕش بکە بۆ وڵاتانی موسڵمانی تر لەو کاتەوە ئەم شەڕە دەستی پێ کردووە. ئامانجی ئەم سیستەمە چیە لە ئێراندا بڵاو ببێتەوە بە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و جێ و پێگەی سیستەمی ڕۆژئاوایی لەق بکە. طبعا ئەم سیستەمەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمێکی ئاینیە سیستەمەکەی کە ئیسرائیل ڕابەرایەتیەکە سیستەمێکی ئەلمانیە ئەم سیستەمێکی ناوەندیە ئەوەی ئیسرائیل ڕابەرایەتیەکە سیستەمی سەرمایەدارەکە ناناوەندیە ئەم سیستەمێکی یەکڕەنگیە مەسەلەن لە ئێرانە یەک حیزبەیە ئەو ئاین و مەزهب و شتەکانی تریش هین دیار نین یعنی مەجالیان نادرێتێ. سیستەمی غەربی سیستەمێکی فرەییە تا کۆتایی ئەمە شەڕێ و دوو سیستەمەیە. ئێمە بینیمان لە 7 ئۆکتۆبەرە ناکۆکیەکانی نێوان ینی خۆی غەزە و بەیان بڵێن حەماس و ئیسرائیل بەو شێوەی لێهات کە بینیمان بەڵام ئێران لە پشتیەوە بوو ئێران لە گەڵیایەتی ئەوە بوو شەڕی غەزە بەو شێوەیە لێهات شەڕی حیزبڵڵا بەو شێوەیە لێهات سووریا ڕووخا ئەنجا داوایان لە ئێران کرد ئەمریکا و ئیسرائیل وانە ئەو پێشکەوتنانەی کە لە ئێرانە دروست بووە بە دروستکردنی ینی پێشکەوتنی با بڵێن چەکی ئەتۆمی بەرەو چەکی ئەتۆمی یا زۆربوونی تەخسیبی یۆرانیۆم لەگەڵ ئەم ساروخە خەبالیستیانەیە کە ئێستا هەیە و هێرشی کردوتە سەر ئیسرائیل ئەمانە واز لێبێنێ بۆ چکە ترسیانەوە بۆ ئەو مەرگبەر ئەمریکا و مەرگبەر ئیسرائیلە بەم چەکانە جێبەجێ بکات لە منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوە تا ڕێک نەکەوتن ئەو مەرجانەی کە ئەمریکا بۆ ئێرانی دانا بوو قبول نەکران کە قبول نەکرانتر
ڕاستە ئەمریکا خۆی لەسەرەوەڵێ من بەشداری شەڕم نەکردووە بەڵام لە بنەوە بۆ خۆیان هەردووکیان ئەمەیان کرد کە ئێستا هەیە لەبەرەوەی ئەم شەڕە بە قەناعەتی من بەم زوانە کۆتایی نایە لەوانەیە ئەگەر بەس دروست ببێت لەوانەیە بۆ ماوەیەک بەڵام ململانەیە سیاسی ئایدۆلۆژیەکە بەردەوامە بێ هەتا بێت و ئەم هەردوو لایەنەکە ڕێک بکەوە نزیک ببنەوە لە یەکتری ئەو تەنازل لە هەندێ بیر و بۆچوونی خۆی بکە ئەمیش تەنازل لە هەندێ بیر و بۆچوونی خۆی بکە ئەو کاتە ئەتوانین بڵێن شەڕەکە ئەگەری کۆتایی هاتنی هەیە زۆر باشە دکتۆر دەگەڕێمەوە بەلات دکتۆر ڕێبوار دیارە کاردانەوەکان تاوەکو ئێستا بەردەوامیان هەیە و وەک دەزانین کە دوێنێ ترامپ لە کۆنفرانسێکدا ئاماژەی بە بەردەوامی جەنگەکە کرد و هاوکات ئەوەی کە هەیە باسی لێوە دەکرێت بە تایبەت وتراوە کە ترامپ پێشبینی ئەوەی کردو کە ئێران ئەم جەنگە ناباتەوە بۆیە دەبێت ئێران بە زووی ڕێکەوتن بکات. دەبێت بزانم کە پێشبینیەوە دەکرێت ئێران بەم نزیکانە بچێتە ژێر بوابی ڕێکەوتنەوە یاخۆ ژێرباری ڕێکەوتنەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا یاخود پێشبینیەوە دەکرێت کام جەنگە بەردەوامی هەبێت. بەردەوامبووری شەڕەکە خۆی پەیوەندی بەوە هەیە کە یانەوێ ئێران مل بە بۆ ئەو ڕێکەوتنە دیارە گەل ئێران مل نات ئەم شەڕەتا هەر بەردەوامە بێ هەڵبەتەوە نیگەرانێکی زۆریشە بۆ ئیسرائیلیش و بۆ ئەمریکا هەروەها بۆ هەموو سیستمێکی سیاسی وەرهڵاتی ناوەڕاست چونکە ئێستا لەوە دەرچووە کە بڵێ جەنگێک بێت چووە وەکو چۆن لە ساڵی 1992 بووە بزانم ئیسرائیل بڵێن بینایی هێزی ناوچی عێراقی بردومان کردو لە ناوی برد هەر بە بڵین بە چەند دقیقەیەک بوو بەڵام ئێستا بەردەوامە ئەو بەردەوام بوونا مەترسی زۆرە مەترسیەکەی لە چیە لەوایە ڕەنگە ڕژێمی ئیسلامی ئێران لە ناوخۆوە لەق ببێت کە دیارە کەس نایەوێت مەبەستم کەس ئەمریکا و ئەوروپایە کە ئێران بڕوخێت. دووەم هەموو ڕژێمەکانی ئەو ناوچەیە بەڕاستی نیگەرانن لە درێژبوونەوەی جەنگەکە بەتایبەتی تورکیا وڵاتانی خەلیجی عەرەبی پاکستان عێراق هەر هەمویان چونکە ئێستا لەوە دەرچووە کە بڵین پەلامارێکی کتو پڕ بێت چەند جێگەیە بکا بە ئامانج و لە ناویان بەرێت ئێستا کەوتووەتە بردومانی بڵین تەلەڤیزیۆن و جێی تەلەکۆمیونیکیشن و ئەمانە ئەمە ئێستا بۆچی لەوە دەرچووە چونکە ئیسرائیل ئێستا زۆرتر بای باڵی خۆی ئەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە خۆ ڕەنگە هەموو ئەو وڵاتانی دەور و پشت نایانەوێت ئێران چەکی ناوچی هەبێت بەڵام کە لەوە دەرەچێت ئەبێ بەوەی کە ئیسرائیل پێ مەترسیەک لە ناوچەکە دیارە هەموو مەترسیان لەسرە سەیری وەردوغان کە زۆر بە پەرۆشەوە ئەیوێت جەنگەکە کۆتایی بێ ئەمڕۆژ داوای کردووە کە ئەم نێوەندگیری بکات لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە. پاکستان هەڕەشەی کردوێنێ بوو پێرێ بوو یعنی بەڕاستی ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاست بە کۆڵێن ئەکوڵێ ئەگە بەردەوامیش بێ بەرەو هیچ جێیەکی ئاسایش ناچوو. دکتۆر ڕێبوار دەبێ بزانم کە پێتان وایە بەم هێرشانە ئەتر ئێران کۆتایی بە پرۆگرام ئەتۆمیەکانی بێنێ لە ناوخۆی ئێراندا پێشبینیەوە نەخێر خۆمەیەکەم جار نییە ئێران نەزانێت کە هەوڵی زۆرە بەڕێی دیکە کۆنتترۆلی خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بکە کە کۆنتترۆلی خۆڕاتی ناوەڕاست بکە بۆ نمونە لە ڕێگەی هێزی کە پێوترێ شیعی حوثی بێ حیزبوڵڵا بێ سووریا بێ بەڵام شکستی خوارد. ئێستا چەک زۆر گرنگە بۆ ئێران ئەگە بتوانێت چەکی ناوچی هەبێ وەکو پاکستان ئەتوانێت ئاسایشی خۆی ڕابگرێ ئەتوانێت بەرپەلامار نەکەوێت بەڵام شەڕەکە لەسەر ئەوەیە کە نابێ ئەو چەکەی هەبێت کە ئێران بکات بە سوپەر پاوەرێکی خۆرهەڵاتی ناوەڕاست. باشە بە زۆر باشە دکتۆر دەگەڕێمە بۆ لە دیارە لە ئێستادا نوێترین زانیاری باس لەوە دەکات کە هەر ئێستا ئیسرائیل مەیدانی ئازادی لە تارانی پایتەختی ئێران بەردومان کردووە و تاوەکو ئێستا زەرەرەکان ژمار نەکراوە بەڵام دەوترێت کە بە شێوازێکی ڕاستەخۆ ئێستا ئەلبەت ئیسرائیل
فڕۆکەکانی ئیسرائیل و موشکەکانی ئیسرائیل توانیویانە مەیدانی ئازادی لە تارانی پایتەختی ئێران بردومان بکەن و دیارە کەمێک کە چەند کاتژمێرێک بەر ئێستاش بەنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئاماژەی بۆ کرد کە پێویستە تەواوی دانیشتوانی تاران بەجێبێڵن لە بەرەوەی بردومانەکانی ئیسرائیل بۆ سەر تاران بەردەوامی دەبێت و باسی لەوە کرد کە هەڵبەت لە ئێستاشدا تاوەکو ئێستا ئاسمانی ئێران لەلایەن ئیسرائیلەوە کۆنتترۆل کراوە. دکتۆر فایق دیارە لە نوێترین زانیاریدا دەوترێت ئیسرائیل مەیدانی ئازادی لە تارانی پایتەخت بردومان کردووە لە کاتێکدا باس لەوە دەکرێت هەدەفەکانی ئیسرائیل لەوەیە کە وێزگە ئاتۆمیەکان ناوەندە ئاتۆمیەکان و شوێنی پیتاندنی یۆرانیۆمەکان بپێکێت بۆچی لە ئێستادا مەیدانی ئازادی دەپێکێنرێت؟ خۆی ئەگەر تێبینی بکەی ئێستا یەکێک لە کێشەکان یعنی ڕۆژی یەکەم و دووەم مەسلەی ئەتۆمیەکەی ئێران زۆر ینی لە ئارادا بوو بەس کێشەی سەرەکی ئیسرائیلەوەیە ساروخە بالیستیەکانی ئێرانە. ئەمڕۆ لێدوانێکی ئیسرائیلەکانە بوو ئەڵێ یەک لە سەرسەی ساروخەکانمان لەناو بردووە. بە بڕای من ئەو ساروخانە لە تاران و لە کرماشان بە شێوەیەکی زیاتر یعنی ئەوەی ئەمڕۆ کە بەر هێرشی ئین کەوتووە ئیسرائیل کەوتووە بەشێکی بۆ ساروخەکانە بۆ ئەوەی هەوڵ بدا کەمترین سارۆخ بنرێت بە تەلعەبیب و بە حیفا و بە شوێنەکانی تری ئیسرائیلەوە کە زەرەروزیانێکی ئەوەش لێدا بەڵام شتی ئەساسی ئەوەیە یعنی شتی ئەساسی چووکە ئێستا ئەوەی کە ئیسرائیلی تەنگاو کردووە سارۆخی بالیستی ئێرانە. مەسەن مەیدانی ئازادی چیتیە ئێلوانێ خۆشوێنێکی تیابێ بۆ حەشاردانی ئەو ساروخانە یا منەسەیەکی سارۆخی تیابێ. ئەجا مشکلی ئێران ئیسرائیل چییە؟ ئێران ڕوبەرێکی فراوانی هەیە و ڕوبەرەکەشی شاخ و دۆڵ و دەشتوانەی زۆر تایە لەبەروی ئەو ئامانجانەی کە بۆ خۆی ئەیگرێت بە تەواوی لە ناوی ناوە مەساینسە ئەتۆمیەکەی ڕۆژی یەکەم لە ئەتۆمیەکەیدا بەڵام ئێستا تا ئێستا هیچ زانیاریەک نییە کە بە تەواوی شوێنەکانی بەرهمێنانی چەکی ئەتۆمی یان تەخسیبی یۆرانیۆمین کردووە. هەندێک زەرەری داوە توانی بڵی لە کاری خستووە بۆ ماوەیەک بەس کۆتایی پێ نەهێناوە. لەبەرەوەی ئێستا بە قەنەعاتی من زۆر ئیحتیمامی خۆی بەرەو ئەو شوێنانە ئەچێت کە لەوێەوە ساروخی بالیستی بە هینەوانێن بە ئەو شوێنەوانێن. بەس مەسەلەی ڕاگەیان نیژ لێدا ئەو شوێنانی ترەوە بۆیە بۆ دیعایەکە یانی بۆ خۆیان شت بڵاوە. زۆر باشە کەواتە ئێستا پێکەوبینەری ساتی بردومانکردنی یەکێک لە تەلەڤیزیۆن فەرمیەکانی ئێران دەبینین کە لەلایەن ئیسرائیلەوە بردومان. بۆچی لە ئێستادا ئیسرائیل بەشێکی زۆر لە ناوەندەکانی ڕاگەیاندنی ئێران دەکاتە هەدەف؟ لێرە بە قەنەعاتی من ئیسرائیل کەوتۆتە هەڵەیەکی زۆر گەورەوە. دیارە نەتەنیا خۆش کەسێکی زۆر گەمژەیە کە داوا بکە نزیکەی 25 تا 30 ملیۆن دانیشتوانی تاران چۆڵ بکەن چونکە ئەمەویە بردومانی بکات. وابزانم نەک ڕژێمی ئیسلامی ئێران هیچ کەسێکەوە قبول ناکات. بەڵام ئەو بەڵەنسە لە نێوانی ئەوەی کە تۆ ئێران ملکەچ بکەی بەوەی کە بە بەندی ڕێکەوتنامەیەک ڕازی بێ یا ئیمزای بکات لەگەڵەوە بکەویتە بردومانی هەموو جەیەک چونکە ئەبێ بیرێ نەچێت ئەوەی لە سووریا ڕێیە بەوەی کە ئیسرائیل حیزبوڵای لە ناو برد ڕژێمی ئەسەد ڕووخا چونکە بەتەنیا حیزبوڵا بەرگریە کرد لە ڕژێمی ئەسەد. ئەوانی تر سوپای سووریا وابزانم چەند مایەکیش بوو وەکو کوردستان فلسێکیان بۆچە وەرنەگرت بوو. بەڵام کە ئیسرائیل ئەکەوێتە ئەوەی لەوە کە جێی هێزی ناوچی بردومان بکە بچێتە ئەوەی مەیدانی ئازادی و تەلەڤیزیۆن و نازانم کوێی کە باش بەڵام دکتۆر ڕێبەر بە پێی و سەرچاوانی کە هەیە باس لەوە کراوەکە لە مەیدانی ئازادی لە تارانی پایتەخت هەڵبەت کارگەیەکی دروستکردنی فڕۆکەی لێ بۆ و کارگەیان کردوتە ئەمانج بەپێی ڕاگەیاندراوەکانەوە باس لەوە کراوە. من زانیاریم نییە لە مەیدانی ئازادی چی هەیە بەڕاستی بەڵام خۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ جەنگی کەنداو لە زۆر جێگە فڕۆکەی عێراق هەبوو بەڵام بۆ نمونەیەکی لەوانە شاری مێژووی ئور بوو. ئەمریکیان کاوتیان ئەزانین فڕۆکەی لەوێ شاردۆتەوە بەڵام بردومانی ناکەین چونکەوە شارێکی مێژوویە. یعنی تۆ مەیدانی ئازادی وەکو سەهۆڵەکەی سلێمانی وایە
ینی تۆ چی ئەوانی دیویانە نازانم ژیانی هەر لە سەرەتای بردومانەکانەوە هەڵبەت ئیسرائیل ئاماژەی بۆ کرد کاوان هەدەفەکانی خۆیان دەپێکن واتە بردومانی هەڕەمکی ناکەن هەدەفەکانی خۆیان چییە لە سەرەتا قەناعەتیان بە خەڵکێنا کە ئێران یۆرانیم پیتێنێ ئەو جێگایانەی کە جێی یۆرانیم پیتانە ئەمان بردومانێکن و لە ناوێ بن خۆ چەند جاریش کە ژەمایان کردۆمەیە کەم جار نییە بەڵام ئەم جارە جارەکانی پێشوو چەند سەعاتێکی خایانەوە ئەم جارەوە چەند ڕۆژێکە بەردەوامە ینی من باوەڕ ناکەم ئەمریکا بیەوێت ڕژێمی ئیسلامی ئێران بڕوخێ ڕەنگە زۆر کەس بیەوێت لەبەر هۆکاری زۆر زۆر کە ڕەنگ وەختمان نەبێ بچینە ناویەوە بەڵام ئێستا بە بۆ چوونی من ئیسرائیل کەوتۆتە ئەوەی کە ڕژێمی ئیسلامی ئێرانی لەق بکات ئەمە تەنیامە ئێران بەڵکو هەموو ڕژێمێکی ئەو ناوچەیە بە تورکیا و بە سعودیەوە نازانم بە عێراقەوە بە هەمویانەوە ئێستا ئەوە ئەگەرێکە بەرامبەریان بڕوان ناکەم کەس حەزی لێ بکات چونکە جارێکی دیکە بەڵەنسی خۆرەڵاتی ناوەڕاست تێگەچێ ئێمە ناتوانین ئینجینێری خۆرەڵاتی ناوەڕاست بکەین ئیسرائیل و ئەمریکا ئەگەر بیانەوێ ئینجینێری خۆرەڵاتی ناوەڕاست بکەن ئەو شکستە ئەهێنن کە لە عێراق و لە ئەفغانستان هێنایەن لە لیبیا هێنایەن ئەوە بۆ چوونێکی ساڵح نییە وەکو من پێڵێم زۆر باشە دکتۆر فایق هەڵبەت ئەوەی کە باسی لێوە دەکرێت دەوترێکە خواستی ئیسرائیلە کۆتایی بە حکوومەتی ئێران بێنێ یاخود تەنها دەیەوێت لاوازی بکات و کۆتایی بە پیتاندنی یۆرانیۆم بهێنێت لە وڵاتەکەیدا خۆی سیاسەتی ئەوان لە بینی ئەو دوانایە کۆتایی بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بێنێ ڕژێمێکی تری لیبراڵی نزیک لە ئیسرائیل و لە ئەمریکاوانە بێتە سەر حکوم یا هەروەکو خۆی بمێنێتەوە و زەلیل بێ بەدەستیانەوە تا ئێستا ئێران زەلیلەکەی قبول نەکردووە من حەزەکەم یەکشت بڵێم ینی بەرنامەی هینەکە بەرنامەی ئیسرائیل بەرامبەر بە ئێران سەرەتا لە سەرکردەکانیدا ئەنجا لە زانەکانی ئەتۆمیدا ئەنجا لە کارگەی بەرهمێنانی ئەتۆمیدا ئەنجا دوایی کەوتۆتە شوێن ساڕۆخی پلاستیک بالاستیک ئەنجا ئێستا شوێنەکانی کە ئەمەی تارانی کە ئێستا بەم شێوەیەەکە ینی وەزیری بەرگری ئیسرائیل باسی کرد بەرامبەر ئەمە تۆڵەکردنەوەی ئەو ساروخانەی ئێرانە کایەن لە حیفا و لە تەلەبیب و لە شوێنەکانی کە و خەڵکی مەدەنیە کوژن جا نازانتر خەڵکی مەدەنی چەند پێوە بۆ ئێستا چەند پێوە نەبووە و داڕمان داتەپاندنی دام و دەستگاکانی دەوڵەتی ئێرانە ئەمە خاڵێکە خاڵی تر من کاک دکتۆر دو سێ جار باسیەوە کە ئاڵێ ئەمریکا پێی باش نییە ئێران بڕوخێ باش ئێمە ینی خۆکاتی خۆشی کە عراق ڕووخایە یەکێ لەو شتانە کە هەوڵی ڕوخانی عراقیدا ئۆپۆزیسیۆنی عراق بوو هەتا دوایی ئەمریکا گلەیشی کرد ومەبڕێراتەکانیش کە ئەیانوت بیرڕوخێنینەوەوانە چەکی کیمیاوی هەیە و تا کۆتایی چەکی کیمیاویشی هەبوو بینیمان خۆمان بینیمانە بەکاری هێناوە ئێستا ئۆپۆزیسیۆنی ئێرانیش هەیە ینی شاپەرستەکان بۆ خوان هەر لە ئەمریکان مجاهدینی خەڵک تاماوەیەکیش لە عێراق بوون ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختی ئێرانن کوردەکانی خۆمان هەزار گلەی و گازندە و ناڵەیان هەیە بەدەست ئەم حکوومەتەی ئەم دەسەڵاتی ئێستی ئێرانەوە لەبەرەوە مەسەن ئێستا ئەوانەی کە باز دەکرێنەڵێ مۆسادی هینیان گرتووە و ئەعدامیان کردووە و ڕاویان ناوە ئەیان گرونەوەوانە ئەمانە کێن خۆمانە ئیسرائیلی نین هاتوونە تەوێ ئەمانە لەوانەیە معارەزەی ئێرانی بن بە تەنسیق لەگەڵ ئیسرائیلە ئیژەکەن بۆ لێدانی دەوڵەتی یان بۆ لێدانی حکوومەتی ئێستای ئێران بۆ ڕوخاندنی لەبەرەوە لەم مەسەلەیە شاتەنیا ئەمریکا بەرژەوەندی ئەمریکانیە جگە لەوە من قەناعەتم وایە چۆن ئەمریکا کاتی خۆی دڵخۆش بوو بە هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤیەت و ئەو کوتلەیی کە با بڵێن حلفی وارسۆ و تا کۆتایی ئەمریکا لە بەرژەوەندیدایە ئیسرائیل لە بەرژەوەندیدایە کە کۆماری ئیسلامی ئێران و دەست و پەیوەندەکەیان
لە حوسیەکانەوە تا حیزب الله تا حەشدی شەعبی عێراق تا شوێنەکانی کە هەموو هەڵۆشێنەوە ئەمە چونکە ئەمان شعاری ئەساسیان دژمنایەتی ئەمریکا و ئیسرائیلە باش ئەوان چۆنەوەستن بەبێدەنگ تا ئێستا کە وەستاون زانیویانە ئێران ئەو تەکنۆلۆژیایە نییە کە تایدیدی ئەمن و ئاسایشی ئەوان بکە ئێستا بینیان کە ساروخی بالیستی و ئەتۆمی و شتیکیان هەیە لە بەروی دەستیان لێ کردوێتەوە. باش دکتۆر دیارە باس لەوەکرا کە دوێنێ باس لەوەکرا کە ئەگەری ئەوە هەیە هاوپەیمانی دژی دەوڵەتی ئێران سەر هەڵبدات بەنامێ بزانم کە ئەگەر بێتۆم هاوپەیمانێتیە دروست بکرێت لە نێوان بەشێک لە وڵاتان بە تایبەت بۆن بەریتانیا فەڕەنسا ئەمریکا بەشێک لە وڵاتانی هاو ئاوازی ئەمریکا ئەمێ بزانم کە پێشبینی دەکرێت جەنگی جیهانی سێم سەر هەڵەدا خۆی ئەگەر ئەو هاوپەیمانیە گە دروست بێ ئەگەر پێویست بکە ئەگەر بێت و ئێران لە شەڕەکە سەیتەرە بکە ئیسرائیل دەرەقەتی نەیە و ئێران دەرەقەتی ئیسرائیل بێت لەو کاتە ئەگەری زۆر هەیە هاوپەیمانی دروست بێ بۆ نمونە ئێستا ئیسرائیل داوای هاوکاریەکە لە ئەمریکا دوێنێ لێدوانی فەڕەنسیەکان وابوو کە ئەو ساڕۆخە بالیستیانەی کە ئێرانەتی نەک تەنها ئەگاتە ئیسرائیل ئەگاتە فەڕەنساش لێدوانێکی بەریتانیەکان هەیە کە بۆ مەسلەی ینی ڕێگەگرتن لە گەیشتنی ساروخە بالیستیەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل هاوکاری ئیسرائیلەکە ئێستا هەندێک قسە هەیە کە کەشتیەکی ئەمریکی لە شەرقی ئاسیاوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێ و هەندێک فڕۆکە نازانم لەکوێوە دێن بۆ ئەوروپا و ئەوانن کە بنزینە ئەگۆڕن بنزینی فڕۆکە جەنگیەکان ئەگۆڕن تا کۆتا ینی ئەمانە و ئێستش جی حەوت کە کۆبنەوەیەکیان کردووە دەربارەی ئیسرائیل و ئێران دەربارەی شەڕی ئیسرائیل و ئێران راپۆرتیان نەبووە ترمپ ئیمزای نەکردووە و لەو ماوەی پێشوشا دیسان شتێکی تر هەبوو لە دەربارەی غەزە کە ئەنجومەنی ئاسایش بوو ئەبزان بڕیاریدا کە ئەبێ شەڕی غەزە و ئیسرائیل بوەستێ ترمپ ئەمریکا ئیمزای نەکرد یعنی مەبەستم چیە لێرە ئەمانە بە شێوەی ناڕەسمی پشتیوانی ئیسرائیلەکەن ئەم وڵاتانە و ئەو چەک و تەقەمەنیە کە هێستا F-35ەکە کە ئێستا ئێرانی هەراسان کردووە چەکی ئەمریکیە خۆ ترمپ خۆی وتی چەکەکانی ئێمە ئەوانن بەو شێوەیە ئیژەکەن بەڵام ئیسرائیلەکان ئەتوانن باش لی تێگەشتن و باش بەکاری هێنن لەبەرەوە ئەو هاوپەیمانیە هەیە بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی کە ڕسمیت لە ڕسمیەتە بڵێن ئێمە ئەم دەوڵەتانە دژی ئێران ئەجەنگین بەس ئەوە کەیە بێ ئەگەر ئێران نشکە لە ئێستادا هیچ ئاماژەیە دەرنەکەوتە بۆ پێی بۆ نمونە جوڵاندنی کەشتی دیگۆڵی جەنگی ئەخرەوەی هەمووی ئامانێش زمینە خۆشکردنە ئەگەر بێت و ئێران ئیسرائیل دەرەقەتی ئێران نێت و ئێران سەر بکەوێ ینی بە قووەت ببێ ئەو کاتە لەوانەیە ئەو هاوپەیمانیە دروست بێ بەشداری بکەن لەو شەڕە. باش دکتۆر ڕێبوار دیارە هەردووە بدوای ئەو گرژاڵۆزانێک کە دروست و بەشێک لە وڵاتانی دیکەی ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە تایبەت بۆ نمونە وڵاتێکی زلهێزی وەکو ڕووسیا وەکو چین دەتوانین بڵێن بە شێوازێکی ناڕاستە و خۆ پشتیوانی خۆیان بۆ ئێران دەربڕیەوە لە ئێستاشدا دیارە کەمێک وەر لە ئێستا ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا ئاماژەی بۆ کرد کە تەواوی کارمەند و باڵۆزەکانیان لە ئێراندا دەکشێننەوە بەنەمێ بزانم کە پێشبینیەوە ناکرێت کە ئەمە ڕێگا خۆشکەرێک بێ زمینە خۆشکەرێک بۆ سەرهەڵدانی جەنگی جیهانی سێم چکە بەشێکی زۆر لە شرۆڤەکاران ئاماژە بۆ دەکەن دەڵێن ئەگەری ئەوە هەیەگەر ئەم جەنگە بەردەوامی هەبێ جەنگی جیهانی سێم سەرهەڵ بدات. من بەڕاستی نازانم جەنگی جیهانی سێم چییە و لە چیە ئەگەر ئێمە بە چاوی جەنگی جیهانی جەنگی یەکەم و دووەمی جیهانەوە سەیری بکەین ئێستا دنیایەکی کەیە ئێستا ئەوەی ڕۆیاتوانین ناوی بنی جەنگی سێمی جیهان بۆ جەنگی سێمی جیهان نییە هەموو دنیا لە شەڕایە یۆکرین لە ئاکوڵەیە خۆڕەڵاتی ناوەڕاست ئەوە تا ئێستا ئێمە باسیەکەین من باوەڕم بەوە نییە بڵێم جیهان بێ بە دوو کردەوە و لایەکی پەلاماری لایەشی دیکە بە پەلاماری یەکتری ئەدەن بەڵام بەو جۆرە نەکە یەکتری لەناوبەرن جەنگەکە لە بینی چێوچێوە ئەگەر لە بینی چین و رووسیا و ئەمریکا و ئەوروپا بێ خۆ یەک دەقە زیاتری پێ ناچێ هەمویان هێزی ئەتۆمیان هەیە ئەتوان بەکاری بهێنن بەڵام ینی زۆر گرنگ ئەوە بزانی کە لابردنی ڕژێم
کاریگەری لەسەر دنیا چییە بێت مثلەن ئەو هەموو گۆڕانکاریەکە لە وڵاتی ناوە ڕاستاکرێ بە بۆ چوونی من بۆ ئەوە نییە ڕژێمی ئیسلامی ئێران لام برێت من باسی حەزوو هینی خۆم ناکەم باسیەواکەم ئەوەی لەسەر ئەرزە ئەگەر ئەو ڕژێمە بڕوخێت چێتە جێی کلێنێکی سیاسی و ئیداری لە ئێرانە سەر هەڵەیە بیریشمان نەچێ ئێران عێراق نییە ئێران نزیکەی 100 ملیۆن کەسە ئەوروپا بە هیچ جۆرێک نایەوێت ئەو هەموو پەنابەرە بێت ئەوروپا حاڵی حاضر بەدەست پەنابەری سووریا و پەرێشانە ئەم جاوەرە ئەوشی بێتە سەر ئەگەر تەنیا ئەو لایەنەی وەرگرین یعنی باسی کورد و باسی سەڵتەنەتی و باسی مەجاهیدی خەڵکرا ئەمانە هیچیان ناتوانن کەواتە هەمان سیناریۆکانی یەمەن لوبنان سووریا لە ئێراندا دروست نابێتەوە بەڵێ وەکو عێراقی لێدەوە کورد دەکەوێتە یەکتر کوشتن چونکە با ئیدۆلۆجی جیاوازیانێ وێنەی پارتی وێشێتی ئەمجار ئیتر قاعیدە و نازانم چی و چی پیا بێت ئەو ڕاوڕوتاکرێکە دیمان لە عێراقا بەڵام ڕەنگە بە شێوەیەکی زۆر بڵین گەورەتر ئەوەشی کە ئێران بەڕاستی ئێرانیش دەستەپاچە نەبووە لەم جەنگا ئێران توانیوێتی ڕاستە توانای سەربازی ئیسرائیلی نییە چونکە توانای سەربازی ئیسرائیل بابزام دکتۆریش باسی کرد توانای سەربازی ئەمریکایە یعنی ئەگەر ئێستا هیچ تێڕێگە لە ئیسرائیل ناگرێ ئێران تەخت بکە بەڵام پەیوەندی نێودەوڵەتی زۆر لەوە ئاڵۆسترە دایما کۆمەڵێک بربەست هەیە لەبەرەوەی کە دەوڵەتێک ئەتوانێت چی بکات یاکە حکوومەتێک ئەتوانێت چی بکە بە بۆچوونی من ئێستا ئیسرائیل لەو پێشبینیانەی بڵین دەوڵەتانی دنیا ئەیان کرد زۆر تێپەڕیوە چۆتە خەتی سوورەوە چونکە ئەوان نەیانەویست کە ئەم جەنگە ئەوەنگە بەردەوام بێت بە تایبەتی چونکە ئەم جەنگە چییە کات بۆ نمونە ڕەنگە تورکیا نائارام بێت مەبەستم نائارامی چییە ڕەنگە ئەمە دەرفەتێ بێ بۆ خەڵکی وڵاتێکی کە تورکیایە سعودیە کە دژی ڕژێمەکە ڕاست بنەوە یعنی پەیوەندی نێودەوڵەتی گەلێک ئاڵۆزە یعنی بۆ نمونە ئیسرائیل ئەمڕۆ دوێنێ ئەمڕۆ ئەو بڵین دیبلۆماسی نێودەوڵەتی بەڕێ ئەمانە هێناوەتە دەرەوە هەر ئەمڕۆ فەرمان هەیە هێشتا پشتڕاز نەکراوەتەوە کە فڕۆکەخانەی هەولێر چۆڵ بکرێت چونکە مەترسی هەیە ئێران لەیبات لەبەرەوەی کە ئەو ناوچەی یا زۆنی زەرد لەگەڵ ئەمریکایەوە سەفارەتی ئەوشتانە یعنی بڕوان ناکەم هیچ وڵاتێکی دنیا بێوێت ئەو جەنگە بۆ جۆرە بەردەوام بێت هەر دوێنێ پێرێ دیمان کە بەهای نەوت بەرز بۆەوە نیکە بەهای بەرز نەوت بەرزە بێتەوە بۆ گرفانی خەڵکی ئاسایی ئەوروپا ئەمریکاش دیارە یا هەموو عالەم زۆر خراپە یعنی ئیتر ئەوەیە کە من بەڕاستی پێشبینیم ناکرد ئەو جەنگە ئەوەنگە بخایەنێت ئەگەر درێژتر ببێتەوە ڕژێمی ئیسلامی ئێرانی لەقەبێت ناوچەیەکی زۆر گەورە لە خۆرهەڵەتی ناوەڕاست کە لە عێراقەوە دەست پێکە هەتا ئەفغانستان زۆر باشە بێ بە زۆنێکی نەئارام زۆر باشە دکتۆر فایق گەری بەردەوامی ئەم جەنگە پێشبینیەوە دەکرێت کە کودەتا لە ناو ئێراندا دەست پێ بکات بۆ پێی کار لە سەرەتای جەنگەکەوە بەشێک لە بەرپرسانی باڵای ئیسرائیل داوایان لەگەڵ ئێران کرد کە ئەمە دەرفەتێکە بۆی کە بتوان شۆڕشێ بەرپا بکەن دژی کۆماری ئیسلامی ئێران پێشبینی کودەتا دەکرێت کودەتا بەڕێی من زەحمەتە بۆچی زەحمەتە چونکە هێزی سەرەکی سەربازی لە ئێرانە سوپای پاسدارانە سوپای پاسداران هێزێکی ئایدۆلۆژی وابەستەی سیستەمی حکومڕانی و سەرکردەکانی ئێرانە ئەوەی ترکە لە دەرەوەی ئەوە سوپا با بڵێن سوپاکەی ترکات هی دەوڵەتە ئەو سوپایە هێندە لەلایەکەوە هێزێکی وای نییە لەلایەکی تریشەوە ئەویش دیسان وەکو بڵێ کاریگەری ئایدۆلۆژی
کۆماری ئیسلامی ئێرانی لەسرە ئەم کاریگەری ئایدۆلۆژیانە وای کردووە کە ئەگەری با بڵێن کودەتا زەحمەت بێ بەڵام ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران بەرەو لاوازی بڕوە مەساینسا هەموو دام و دەستگاکانی و سەرکردەکانی و لە ڕووی ئابوووریەوە پاشەکشێ بکە و تا کۆتایی ئەگەری ڕاپەڕین هەیە ئەگەری ڕاپەڕین کیە مەگەر ئەو هێزانەی کە لە دەرەوەن چەند ساڵە لە دەرەوە نزیکەی 40 ساڵە لە دەرەوەن زیاتر هەندێکیان ڕێخستنیان هەبێت لە ناو شارەکانە ئەو ڕێخستانە وەکو چۆن لە هەرێمی کوردستانە ڕاپەڕینێکرا لە ساڵی 92ەکە کاتێکە ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی عێراقیان دەرکرد لە کوێت و لێیاندا و شکستێکی سەربازی گەورەی بەسەرهات خەڵکی عێراق هەمووی ڕاپەڕینیەکیان کرد ئێستاش ئەو سیناریۆی احتیمال هەیە لەوێ دووبارە بێتەوە بەڵام وەکو کودەدا من بە دووری ئەزانم باش ئەگەر بینە سەرەوەی کە باس لەو دەکرێت ئیسرائیل ئاماژی بۆ کردووە دەڵێت پیتاندنی یۆرانیۆم ئەگەر بێت و لە 160 زیاتر تێپەڕێنێت دەوڵەتی ئێران هەڵبەت مەترسی دروست دەکات باس لەوە دەکرێت کە ئێران سەرباری ئەمانەش ئاماژی بۆ کرد کە ڕێگای سێمی پیتاندنی یۆرانیومیان دەست پێ کرد دەبێ بزانم کە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئێران سەرباریم هەموو ئابلوقەی لەسەری بوو هێشتا دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم نەبووە ئێران دووسێ سیفەتی هەیە یەکەم قاڕەیەکە ینی زۆر گەورەیە لە شوێنێکی لە شوێنێکی کە ئیشەکاتەوەوانە دووەم هێزی وڵاتێکی ئایدۆلۆژیانی قەنەعەتی بە ئەو فکرانەی خۆیان هەیە کە ئێمە بینین خۆیان چ بڕواایەکیان هەیە لە سەردەمە جیاجیاکانە ئەجا لەبەرەوە بۆ خۆیان و نیازێکی واشیانەیە من لە سەرەتا قسەم کردوتم ئەوان ئەیانەوێت سیستەمێک دروست بکەن سیستەمێکی شەرقی بێ بۆ مواسەفاتە بێ بەرامبەرێنە بکە لەگەڵ سیستەمی ڕۆژئاوایی کە ئەمریکا ڕابەرایەتیەکە ئەمان یانوێ شتێکی وا بکەن لەبەری زۆر بە گەورەی خۆیان ئەبیرن لەو مەسەلەیە ینی ئەو شوێنانەی کە هەیەە مەسەن پیتاندەکانیان ئەوەی کە ئەو زانیارانە ئێمە لە ڕاگەاندنەکانەوەی بیستین لە ناو شاخەکانایە جا بۆ خۆی شاخی ژێکێکە لەو شوێنانەیە کە تەکنۆلۆژیا تا حدێک پێی ناوێرێ مەسە ئێمە ئەو بردمانانەی ئەمریکامان بینی بەرامبەر بە حوسیەکان لە یەمەن کردی دوای ڕێککەوتن نەتیجە ینی کاریگەریەکی وای نەبوو ئەمریکا بۆ خۆی ڕاستۆ خۆی لە حوسیەکانیدا ماوەیەکی زۆر برادرانی پەکەکە و تورکیا لەو شاخانە شەڕیان کرد ینی تورکەکان زۆر چەکیان بەکارێنە بەڵام کاریگەریەکی وای نەبوو لەسەر شاخەکان و ئێمە بۆ خۆمان کوردی عێراق ینی کوردی شوێنەکانی کە یەکێک لە شتەکان کە باسیەکەین لێن شاخەکان دۆستمانن تەنها شاخەکان دۆستمانن چکە شاخەکان بوونەتە هۆی ئەوەی کە ئێمە لەوێ بمێنینەوە ئێرانیش پڕێتی لە شاخ لەبەرەوە کە هێن با بڵێن ئیسرائیل بە فڕۆکە بردمانی کارگەیەکی بەرهێمێنانی یۆرانیەمی کردووە چەندان کارگەی تریان هەیە و لە قوڵایی شایە ئەم شەڕەکە ئەکرێت بۆ ئەوەیە کە ئێران وا لێ بکەن بە ناچاری لە ڕووی سیاسیەوە لەسەر مێزی گفتوگۆ واز لە پیتاندن بێنێت یا وەکو ئەو مەشروعی ئەو پرۆژەی ئەمریکا هەیبوو کە ئەبێ ئەگەر پیتاندن بکە لە دەرەوەی ئێران بیکە بۆی لەژێر چاودێری خۆمان نابێ بۆی لەژێر چاودێری ئاژانسی وزە و ئەمریکا و شوێنەکانی کابێ چەکی ئەتۆمی بەکار نهێنێت چکە کە چەکی ئەتۆمی بەکاربێنێ لە ئیسرائیلەیە کە لە ئیسرائیلیشیدا ئەو کاتە شەڕێکی گەوری جیهانی دروست هەبێ یا لەوانەیە بە ئەتۆمیش لە ئێران بدرێتەوە کێشەکە زۆر گەورابێ باشەکەواتە ئەگەر بەردومانەکان بەم شێوازە ئێستا بەردەوامی هەبێت بە تایبەت لە وێزگەی فۆردور و تەنتیس لێ بدرێت واتە فڕۆک یاخود موشکەکانی ئیسرائیل ئەو هەدەفانە پێکەن مەترسی و ئەگەری تیشکدانەوە بوونی هەیە بەڵە بۆ نایە مەسەلەن لە جەنگی جیهانی دووەمە لە بردمانی یابانە چەکی ئەتۆمی تەقیەوە و ئەو بوو خۆمانزانیمان هیرۆشیما و ناکازاکی لە مێژووە دەنگی هەیە یانی چی ڕوویدا و چکارە ساتێکی گەورە بووە بەهۆی ئەوەوە ئەتر یابان وای لێ هات کە جارێکی کە دەست بۆ هێزی سەربازی و شەڕ ئەوانە نەبا ئاڕاستی بیرکردنەوە و ئیشوکاری خۆی گۆڕی بەڕووی پیشەسازی و بەرهەمێنان و تا کۆتایی لە چۆرنۆبیل لە دوای هەڵۆشانەوەیەکێتی سۆڤێت ئەو کارگەیەکی چەکی ئەتۆمی هەبوو لە ئۆکرانیا بوو
ئەوەی ئێستا لە ئۆکرانیایە ئەویش تەقیەوە بەهۆی ئێمالی وشتی لە وابەتانەوە ژمارەیەکی زۆر خەڵک نەخۆش کەوت چ کتوپڕ کە نەخۆشەکەون دوو زۆر کاریگەریەیە کاریگەریەکیان کاتیە ئینسانەکە تووشی وەکو بڵی سووتاندنی پێست و ڕووی خۆڵە و مەعیدە و نازانم چی وچی ئەکا و احتیمالێ بمرێ ئەوە یەک کاریگەریەکی درێژخایەنیشیەکە ئەیە کە خەڵک زۆر تووشی شێرپەنجە هەبێ لەبەرەوەی مەسلەی ئێرە ئەم شەڕی ئێستا ئێران و ئیسرائیلیژێکێدا کاریگەریەکانی ئەوەیە ئەگەری ئەوە هەیە بەڵام تا ئێستا ئەوەی کە سنتەرە زانستیەکان چ ئێرانی چ لۆکاڵی مەسەڵەن لە سعودیە باسیەوەیان کردوتیان ئێمە هیچ ئەسەوارێکی هین ڕادیشن نابینن یا ڕادیشنیان تیشدانەوەی ئەو شوێنانە چونکە ئەوانە لە قوڵایان بەڵام ئیسرائیل چی کردووە لە کاری خستوون ینی مەسەڵەن زانکانی کوشتووە کارمەندەکانی کوشتووە کارەبای شوێنەکەی لێداوە هەندێک شوێنی کە سەحی بۆ لێی داوە ئەوی تر ئەبێ ینی بە قەنەعەتی من ئەو کارگانە ئەبێ وای کاتێک ئەتوانی سەیتەریان بەسەرا بکەی یا ئێران خۆی قەنەعەت بکە کە ئەبێ گۆڕانکاری بەسەر بیرروڕای خۆی و هەڵوێستی خۆیان بێنێ یا ئەبێ بە شێوەیەک بێکە هێزێکی تر بشێت لە دەرەوە دەست بەسەر ئەو کارگانە کۆنتترۆلی بکە زۆر باشە دکتۆر ڕێبوار باس لەوە دەکرێت لە ئەم دۆخێ سەدا کاردانەوە بێت دەستێوەردان بێت گۆمەکە زیاتر دەشڵەقێنێت بە تایبەت بابینە سەر عێراق ئەگەر بێت و عێراق بەم شێوازە بەردەوامی هەبێت ئایندی عێراق بەرەو کوێ دەچێت لەم نێوەندەیە چکە بیرمان نەچێت دیارە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی دوێنێ ئاماژەی بۆ کردکاوان پشتیوانی ئێران دەکەن و ئیدانی هێرشەکان دەکەن بەڵام تاوکو ئێستا بە شێوازێکی فەرمی هاوکاری لۆجستی نەکراوەوەتە عێراق ئامادەی ئەوە نەبوو هاوکاری لۆجستی ئێرام کە بۆ ڕوبڕوون و بەرپەرجدانەوەی هێرشەکانی ئیسرائیل بڕوان ناکەم پشتوانێ بشی کات و هەرگیز توانە بەشدار بێت لەو شەڕا خۆی بک بەلایەنێک نەخێت ئێران ناتوانێت بەشدار بێت لەبەرەوەی کە عێراق هێشتا لەژێر کۆنتترۆلی ئەمریکا و ئەوروپا بەڕاستی بڵین پەیوەندی دیپلۆماسی جیاوازە سەرۆک وەزیران شتێک هەڵێ بۆ دڵخۆشکردنی خەڵکی ناوخۆ بەڵام لەواقعیا بە هیچ جۆرێک ناتوانێ و بۆشی نییە هاوکاری ئێران بکە لەبەر زۆر خۆکار خۆ ڕەنگە هەر دۆخی ناوخۆی عێراق دەرفەت بەوە نەدا ئەوە گومانی دیانە بڕواناکەم عێراقی بخاتاو جەنگەوە بەڵام ئەتوانی بڵین جەنگی کەندا و وەکو ئەوی ئەمڕۆ ئەوی بینین بەرامبەر ئێران ئەو بەرامبەر عێراق بوو عێراقیان لە کار خست لەوەی کە بتوانێت مەترسی بێ لەسەر ئیسرائیلە بۆ ئەوروپاش و بە تایبەت بۆ ئەمریکا ئیسرائیل هێڵێکی سوورە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە هەج لایەنێک مەترسی بێ لەسەر ئیسرائیل لە خۆڕەڵاتی ناوەڕاستە هەتا ئەمڕۆ ئەدۆڕێت عێراق بۆەوە دۆڕەوەکو دیمان لە ساڵی 1970ەوە ئەمریکا پژگیری خەباتی چەکی کوردی کرد کە کاریەوە بۆ حکوومەتی عێراق سەرقاڵ بکەن بە جەنگێکەوە کە نەتوانێت پەلاماری ئیسرائیل بێت هەرەوەش بوو لە ساڵی 1970 کە جەنگی عەرەب و ئیسرائیل ڕوویە عێراق لە ساڵ 95 سوپا و چەکی لە کوردستان سەرقاڵ بوو دیارە ئێوە پێڵێن شۆڕش بەدایەوە شۆڕژ نییە بەڵکو مەقاشێک بۆ بەدەستی ئەمریکا و ئیسرائیل و ئێرانەوە بۆەوەی عێراق نائارام بکەن لەبەرەوە ئەوەی ئێستا بەرامبەر ئێرانێکێن ئەوەیە ئەیانەوێ بە کوردی بڵێم دانی ئێران دەربێن بۆی جارێکە گاز نەگرێ باشە ئێران بە نزیکانە تەسلیمی ئەم دۆخە دەبێت هەر لەبەرەوە شەکە بردومانەکان بەردەوامە بە بۆچوونی من ئیسرائیلیش و ئەمریکاش وایە نەزانی کە بۆچوونی منە ئەمە ئەگام لە هیچنیە بڵی لە باگراوەدا زانیاری مەبێ نەخێر ڕەنگە زانی بێتیان کە بە ڕۆژێ بە دوان ئێران ملەیە بۆ ئەوەی کە ڕێ بکەوێت لەگەڵ ئەمریکا ئەمڕۆژ دیارە ئەمڕۆ نازانم مەگەر خوێنی بێتانەوە ئەمڕۆ ئێران داوای کردووە کە شەڕ بوەستێت بەڵام دکتۆر ڕێبوار بابەتێک هەیە دەوترێت دەبێت لە تۆڵی ورچی بریندار بترسی ئێستا ئێران بریندارە لەلایەن ئیسرائیلەوە ئەمێ بزانم کە ئایا بەم شێوازە برینداریە چۆن ئیرادی خۆی تەسلیمی ئەمریکا و ئیسرائیل دەکات
پێشبینیەوە ناکرێت کامە پلاندا ڕێژراو بێت ئەگەر بێت و بێچێتە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا؟ زۆر جار هەیە چار نییە ئەبێ دەسەڵاتێک خۆی با بەدەستەوە، بەڵام ئێرانیش کارتی زۆر بەدەستەوەیە بۆ پشتگیری رووسیا هەیە، پشتگیری چینی هەیە، پشتگیری کۆریایی باکووری هەیە، پشتگیری پاکستانی هەیە. ینی با ئێمەوە ساویلکانە سەیری نەکەین لە شەو ڕۆژێکە ئێرانە ڕووخێ. ئێران دەوڵەتێکە ڕێگ و ڕیشێ زۆر قوڵە، ئەتوانێت زۆر کات بەکاربهێنێ. ڕەنگە نەیەوێت ئەو کارتانە بەکاربهێنێت وەکو خۆمەینی کە جەنگی عێراق و ئێران وەستا وتی پێویستە ئەو جامە ژەهرە بخۆمەوە. خۆ ڕەنگە دەسەڵاتی ئێستای ئێرانیش بێوێ ئەو جامە ژەهرە بخواتەوە بۆی بتوانێت جارێکی خۆی بەهێز بکاتەوە. دەنا ئێران بڕوان ناکەم واز لەو ئامانجە بهێنێ، ئەڵێم ئامانج واز لەو ئامانجە بهێنێ کە ئەوێ بێ بە هێزێکی سوپەرپاوەری ئەو ناوچەیە. چونکە چیە ینی زۆربەی سێکت ڕۆڵێکی گەورەی هەیە لە دامەزرانی دەوڵەتە. زۆربەی شیعی ئەم سەرزەمینە تەنیا ئێرانیانەیە وڵاتێکی شیع بێ، هەموو وڵاتەکانی کە سونن بووە بە ئاسانی بڕوان ناکەم دەستی لێ بەردەنەکە باسی ئایدۆلۆژی بکەین. زۆر باشە، سپاس بۆ دکتۆر ڕێبەرفتاح پسپۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەریتانیا لەگەڵ منداوی دکتۆر فاق. بڕووی سپاست کەم دەمێ بزانم کە دواسەرنجت چیە لەبارەی شێوازی مامەڵەکردنی عێراق و هەرێمی کوردستان لەم دۆخەیە ئێستادا؟ خۆی ئەمریکا کە عێراقی ڕووخاند تەبەن لەگەڵ ئێران و ئۆپۆزیسیۆنی عێراقی و کورد پێکەوە، ئەمریکا و ئێران و ئۆپۆزیسیۆنی عێراقی و کورد پێکەوە عێراقیان ڕووخاند. بەس لەو کاتەوە ئەمریکا و ئێران ململانەیان هەیە کامیان زۆر کاریگەری لەسەر سیاسەتی عێراق هەبێت. ینی بەڕاستی لە چەند مەرحەلەیەکە ئەمریکا هەندێک پێشکەوتووە، مەرحەلەکەی تر ئێران پێشکەوتووە. ئێستا لەم کاتە ئێران مسەیتەرە تا ئێستا. تەمان ململانەیە هەیە چی بکرێ بۆ ئەوە ئەگەر بێت و لەم شەڕا ئێران لاواز ببێت، باڵی عێراقی سەر بە ئێران لاوازە بێت. بە تایبەتی لەوانەیە هەر هیچ پێویست نەکا بەوە لەم هەڵبژارنەی ئەم جارە سەرکەوتن بەدەستنیان پاشەکشێ بکەن، چونکە لە هەڵبژارنەکانی ساڵی 21 باڵی ئەمریکی لە پێشەوە بوون. موقتەدا سەدر، سونەکان، پارتی دیموکراتی کوردستان، ئەوانەی کەنزیکن لە ئەمریکاوە، ئەمانە لە پێشەوە بوون. بەڵام لایەنی سەر بە ئێران ئەیانویست وەکو بڵێ شەڕی ناوخۆ دروست بێ، ئاشتی کۆمەڵایەتی عێراق تێک بچێت لەبەرەوەی موقتەدا سەدر پاشەکشەی کرد. بەڵام ئەم جارە قەناعەتم وایە ینی ئەگەر ئەمریکا ئێران لاواز ببێ کێشەی عێراق، کێشەی ئێران لە عێراقا لاوازە بێ بەرەو پاشەکشەیە چێ و ئێران عێراق بێ بە وڵاتێکی تا ڕادەیەک زیاتر سربەخۆی خۆی وەرگێ لەو سیاسەتەی کە ئەیانوێ بیکەن بە وەکو لوبنانی لێ بکەن، بە لوبنانیکردنی عێراق. هەوڵێک هەبوو بۆ بە لوبنانیکردنی عێراق لە ڕێگەی ئەوەش چییە؟ دەوڵەت دەسەڵاتی نەبێ، حکوومەت دەسەڵاتی نەبێ، ئەو حیزبانە دەسەڵاتدار بن کە هێزی چەکداریان هەیە، وەکو حیزبوڵڵای لوبنان چۆن بوو ئەمانیش لێرەوا بن. بەڵام لەم ئەم جارە ئەگەر ئێران پاشەکشێ بکە ئەمە، ئەگەر ئەم شەڕە کۆتایەکەی کە من قەناعەتم وایە کۆتایەکەی بە سەرکەوتنی ئیسرائیل و ئەمریکا دێت، ئەبێ ئێران پاشەکشێ بکە و ئەشیکا ئەو کاتە عێراقیش ئەو کێشانەی نامێنێت. واتە دەستنەوە ژێر خێمی سەڵتەنەی عومان و گفتوگۆ دانووسان دەست پێ دەکات؟ وەکو چی؟ دەستنەوە ژێر خێمەی سەفوان لە بچنەوە سەڵتەنەی عومان لەوێ جارێکی دیکە گفتوگۆکانیان دەست پێ بکات؟ هی ئێران و ئەمریکا مەبەستە؟ طبعاً ئەبێ ئەم شەڕە ینی بەشێک ینی یەکێک لە هۆکاری شەڕەکە ئەوەیە کە ئەمریکا دوو مانگی دیاری کرد بۆ هێن بۆ ئێران ئەو شتانە بکە ئەگەر نەیکە ئیجراعاتی لەگەڵاکەین نەیکرد ئێران، ینی پرۆژەکەی ئەمریکای قبول نەکرد، لەبەر ئێستا شەڕی لەگەڵاکەن زعیفیەکەن بۆی پرۆژەکەی ئەمریکا قبولکە. کاتەکە پرۆژەکەی ئەمریکای قبول کرد چیە بێ؟ ئەمریکا لەتر ئێران لاوازە بێ لە شەرقی ئەوسەتا. زۆر باشە، زۆر باشە دکتۆر، زۆر سپاس بۆ بەشداریکردنی بەڕێزە دکتۆر فایڵ گوڵپی شرۆڤەکاری سیاسی ڕاستەخۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ ئامادەبوونتان و سپاس بۆ ئێوەش کات تاوکو سابی نەرمابوون باختەوە.